بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وبعد برزان سيميناري أو رومان لسر ئامانجا بزانین ئامان چییە جۆرەکانی چییە وسودی چیەکەوە ئامانج دەبی لە ژیان و لەبەرتی ئامانج دانانێ ئەوڕۆ لە سیمینارەکانمان باسی ئەو شتان دەکەین انشاءالله. سەرەتا ئەگەر بێت و پێناسەژی ئامانج بکەین ئەگەر بپرسین ئامان چییە مەبەستمان لە ئامانجەوەیە کەوا شوێنێک بە ئەندازی پێویست دوور بێت یاخود شتێک بە ئەندازی پێویست گەورە بێت بۆ گەیشتن بەو شتە یاخود بەو شوێنە پلاندا بنێ و کاری ڕێکوپێک ئەنجام بدەی تاوەکو بگەی بەو شتە ئەوە ئامانج کەواتە بە کورتی بە پوختی ئامانجەوەی کەوا شتێک لە مێشک خۆت دابنێ بتەوێت لە داهاتوودا پێی بگەی و کاری لەبۆ بکەی نەکەرەوە شتێک لە مێشک کتێبی لە خۆت ڕۆژێک لە ڕۆژان وەڵای ئینشەڵڵا پێی دێنم نەخێت کاری جدی لەبۆ بکەی ئەوە ئامانج. ئەدی بزانین چەند جۆرە ئامانجمان هەیە بەڕێزان سێ جۆرە ئامانج هەیە. یەکەمیان ئامانجە غەریزەییەکان. ئامانجە غەریزەییەکان چییە؟ ئەوەی کەوا غەریزەکان بەڕێوەی دەبن. بۆ نمونە کاتێک برسیت دەبی جەستە پێویستی بە خواردنە بەبێ ئاگار لێبی غەریزەی برسێتی دەتجوولێنی لەبەوەی تاوەکو بچی خواردنەک پەیدا بکەی و بیخۆی و مەعیدەی خۆتی پێ تێر بکەی. ئەو ئامانجە غەریزەییەکان. دووەم جۆری ئامانجە نائاگاییەکانە. ئەو ئامانجان کەوا بەبێ ئەوەی بخۆت ئاگار لێبی لە دوویدەوە. ئەو دووەم جۆر. سێم جۆری ئامانج کە مەبەستمان لە سیمینارەکەی ئەو ڕۆمان ئەو ئامانجەیە باسی ئەو ئامانجە دەکەین ئەویش ئامانجە ئاگاییەکان. ئەو ئامانجان کەوا بە خۆت لە مێشکە خۆت دادەنێی تاوەکو لە داهاتوو پێیان بدەی بە ئاگایی خۆت ئاگادار. باشە با بزانین ئامانج وەکو چی وایە. بینە پێش چاوی خۆت کەسێک لە شەوەشی تاریک کە هیچ دیار نییە لەناو کەشتیەکدایە لەناو دەریایە ئەو دەریایە شەپۆلەکانی دێت و دەڕوا و شەپۆلی بەرز و نزم و ئەو کەسە پێویستی بەوەیەکەوە بگاتە چێندەر بگاتە لەنگەر تاو کەشتێکی ڕابگری. باشە ئەدی لەنگەر لەکوێیە ناسان لەناو شەوەشی تاریکی هیچ دیار نییە شەپۆلی دەریای دێت و دەڕوا ئەتوش نازانی بە چیان لادا بڕۆی تاوەکو بگەی لەنگەر. لەو کاتێ پێویستت بە چییە؟ پێویستت بە فانۆسی جادووییە وەکو فانۆسەکەی عەلادین تاوەکو چ لەبۆ بکە ڕێگەت لە بۆ ڕۆشن بکاتەوە بگەیە لەنگەر. باشە ئەو فانۆسە جادوویە چییە؟ ئەو فانۆسە جادوویە ئامانجە. ئەدی ئەو کەسە لەناو کەشتێکیدایە چێیە؟ ئەو کەسە ئەتووی. ئەی دەریایەکە چییە؟ دەریایەکە ئەو دنیایەیە. شەپۆلەکە چییە؟ ئەو شتانێکەوە دێنە پێشت. کەواتە ئەتو ئەگەر ئامانجت هەبوو فانۆسە جادوویەکەی عەلادینت هەبوو ئەگەر هەر شتێک لە دنیای بێتە پێشت دەزانێت و ئاراستی خۆت دیارە ڕێگەت لە بۆ ڕۆشنە دەزانین بە چێندەردا بوو. بەڵام ئەگەر فانۆسە جادوویەکەت نەبوو ئامانجت نەبوو هەروەها عەشوایی لە خۆت دەڕۆیشتی ئەو شەپۆلانە دەچین و دەبن لەو دنیای بە کەیف خۆیان بە جێیەکت داددەن ئەو جێیەکەوە بە خۆیان بیانێن. جا مەسەلەن لە دنیای کەسی وا هەیە لە بۆ مەسلحەتی خۆی بەکارت دێنی ئەوە شەپۆلەکەیە. بەس ئەگەر تو ئاگە ئامانجت هەبی دەزانین لەگە چێ هەڵدەستی لەگە چێ دادەنیشی لەگە چێ تەعامل دەکەی لەگە چێ مامەڵە دەکەی و پڕۆژە دەکەی هەموو دیار دەبی. ئەو فانۆسە جادوویەکەی لە دەستە لەو دنیایی لێ ناگەڕێ ئەو شەپۆلانە بە کەیف خۆی بۆلا بۆلاتدا بدات. کەواتە ئامانجەکەت دیاری بکە لەو دنیای دەتەوێت بە چ بگەیت و ئەگەر هات و ئامانجێکی لە بۆ خۆت دانا ئامانجێکی گەورە ئەو ئامانجە حتمەن ئامانجی دیکە بە دوای خۆی دادەنێت ئەوش بەدەکە ئاخیری بگەی سەرکەوتنی بگەی شوێنێکی باش بگەی لەنگەر بگەی ئارامی. باشە با بزانین سوودەکانی ئامانج چییە؟ یعنی ئەگەر من ئامانجم هەبی لەو ژیانەی چی ئیسفادەی هەیە لە بۆ من؟ مەسەلەن دەرەکوی ئامانج هەبی چی ئیسفادەی چ لە مەوزوع لەبووە؟ ئامانج زۆر سوودی هەیە لە ژیان. ڕەنگە ئێستا ئەو سوودانێکەوە باسی دەکەم ڕەنگە سەرەتا بڵێ چۆن با بڕێن بزانین. خاڵی یەکەم لە سوودەکانی ئامانج کەسە ئامانجدارەکان ئاراستەیان دیارە یعنی دەزانن بەرەو کوێ بڕۆن وەکوها کەشتێکی تازە باسمان کرد دەزانی بە چێندەدا بڕۆن. خاڵی دووەم کەمتر نەخۆش دەکەوت
ئەو کەسانەی ئامانجیان هەیە کەمتر نەخۆش بکەن دەبرێ ئامان چ عیلاقی بەسەر سەحەتی بەشەریدا هەیە دەبرێ بەڕێزان ئەو کەسانەی ئامانجیان هەیە دانانیشنەوە دائیم پار لێ پار بدەنەوە بێ ساحەتی خۆیان برێ چ دێتە پێشم بابێتە پێشم نه ئەو کەسی ئامانجی هەیە دایمەن لە دوو ئامانجەکەیتی دایمەن دەزوو لێ ئیش دەکا کار دەکا دەوێ بگاتە ئامانجەکەی بەرەو پێشەوە دەڕوا شتی دێتە پێشی دەکەوی هەڵدەستەوە کۆڵ نادا دایم دەزوو لێدایە لێو کەسێک کە زیاتریش دەزوو لێ سەحیترە لەو کەسێک کە دانیشتێ دایم تەنبەڵی نەخۆشی پێوەیە بەرەوە ئەو کەسانی ئامانجیان هەیە کەمتر نەخۆش خاڵی سێیەم لە سوودەکانی ئامانج بەرگەگرتنی سەختی ناخۆشیەکان بەلایەوە ئاسان دەبێت ئەو کەسی ئامانجی هەیە ئەگە سەختیەک بێتە پێشی یەکنی ئاسان دەبێت دیسان ڕەنگەگرێت ئەو کەسی ئامانجی هەیە لەبۆ ئامانجێک پەڕەیەکەی خۆی دادەڕوا ئیتر هەر شتێک دێت سەر ئەو ڕێی هەر ناخۆشێک دێت سەر ئەو ڕێی ئاسان دەبیلەکەی لەبەرەوەی ئامانجش هەیە لە بۆی هەوڵ بدە ینی تووشی ناخۆشیەک دەبی جێلێ نییە شکلێ نییە ئامانجەشی گەورەترم هەیە با ئەو تووشی ئەو ناخۆشەی بم بەرگە دەگرم زیاتر یان دەتوان بەرگەی ناخۆشیەکان بگرن ئەو کەسانی کە ئامانجیان هەیە مشکلەی گچکیان بێتە پێشی تووشی یعنی سەدمە دەبی نازانی چ بکات بەرەوەی ئامانجی نازانین بەرەو چێ دەڕوا نیچە قسەی جوانی هەیە دەڵێ هەر کەس بۆچیەکانی ژیانی دۆزیەوە لەگەڵ هەر بارودۆخێکدا خۆی دەسازێن یعنی ئەگەر زانیت بۆچی دەژی لەو دنیاە لەبەرچی ئەو ئیشەی دەکەی ئامانجت چییە دەتەوێت بە چ بگەی ئەگەر ئەو شتانە زانی ئەو بۆچیانە دۆزیەوە هەر بارودۆخت بێتە پێشت سەرمابی گەرمابی خۆشیبی ناخۆشیبی ترشیبی تاڵیبی خۆ لەگە دەگونجی لەبەرەوەی ئامانجە کتێ لە بۆ ئامانجە تێدەخۆش و سەکیشەیە دەڵێن ئین الحەیاتە عەقیدەة وجیهاد ژیان بیر و باوەڕە و تێکۆشانە ئامانجێک لە خۆ دروست دەکەی بیر و باوەڕێک لە خۆ دروست دەکەی پاشان تێدەکۆشی لەبووی تاوەکو بەدی بێنی باشە ئەگەر ئامانج ئەو هەموو سوودەی هەیە ئەدی لەبەر ئێمە ئامانجی دانانی زۆر کەسێک لە ژیانی خۆی هیچ ئامانجش نییە لێ دەپرسی کاکە دەتەوێت ببێتە وەڵا نازانم هەر شتێک بوو هەر شتێک قسمەت جارە فکرم لێ نەکردیتەوە با جارە بگەمە مەرحەلەی ئەو زیاد هیچ ئامانجی دانەنە لەبەرچی ئامانج دانانی لەبەر چەند خاڵی یەکەم فێر نەکردی ئەمە فێر نەکراینە فێر یعنی تەسەوور بکە لە وڵاتانی ئەوروپا دەرسەکەی تایبەت بە بۆی چۆن ئامانج لە ژیان خۆت دادەنێت چه ئامانجێک لەوت و باشە و میکانیزمەکانی ئامانج چییە و چ نییە بە دەرس دەخیندرێت بەس ئەمە کەس نییە لە منداڵی فێرمان بکە کاکە لەبەر ئەو شتەی بخینە منداڵی دەنێری مەکتەبە فێری ناکەی ئامانج دەخیندن چییە هەر بڕۆ بخینەوە مەکتەبەکەی تاواکە و خەڵاس دەبی فێر بکرێت دەبی ئەو شتە بە تایبەتی پەروەردە ئیش لەسەرەوەی بکە کاوا منداڵ لە گچکەیەوە فێرە ئامانجدانان بکرێت و زائیدەن گەورەکانش ئەوە خاڵیەکە خاڵی دووەم کە لەبەرچی ئامانجدانانی پێشەوەی باسی خاڵی دووەم کەم باسی تاقیکردنەوەشی زانکۆی هارڤارد زانکۆی هارڤارد کە یەکە لە گەورەترین زانکۆکانی ئەمریکا تاقیکردنەوەیان لەسەر 25 تەڵەبەی ناوەندی کرد سانەوی خۆمان بزانن چی ئامانجی و چی ئامانجی نییە تەماشایان کرد لە 180 ئەو 25 تەڵەبەی ئامانجی خۆیان دیاری نەکردن چاوەڕێنێکەوە گەورە بن بگەنە کولیەی ئەو وەختی ئامانجی خۆیان دابن 116 ئامانجی دانابوو لە مێشک خۆی دەمەوێت بمە ئەو شتێک دەمەوێت بمە تەبیب بمە مهندس بمە یاریزان هەر شتێک لە ژیانی خۆی کە دانێت 104 ئامانجیان لە مێشکیان هەبوو و زائیدەن ئامانجەکانیشان نووسیبۆوە نووسیبیان لەسەر وەرەقە باش ئەوە متابعەی ئەو 25 کەسیان کرد هەتا پاش 30 ساڵی دیکە پاش 30 ساڵی دیکە هاتن تەماشای وەسعی ئەو 25 کەسیان کرد تەماشایان کرد ئەو 104 کەوە ئامانجەکانیان نووسیبۆوە لە دەوڵەمەندترین کەسەکانی ئەمریکای بوو و ئەو 116 کەوە ئامانجیان هەبوو بەس لە مێشک خۆیان
گەیشتبوونە پلەپای بەرز ژیانیان خۆش ئەو ١٨ کە ئامانجیان نەبوو چاوەڕێ بوون گەورە بن بگەنە کولی ئەو ئامانجیان دابنێن لەبن دەستی 120ەکەی دیشان زانە گرنگی ئامانج زائیدن ئامانجی نووسراو لە چدایە ئامانجە کتێب بەرەو لە بۆ ئامانجە تێدەکۆشی بەرە ئەو ئامانجە دەچی دەیگێ ئاخری دەیگێ ئیشی لە بۆ پێ دەیگێ خاڵش دیکە لەوەیەوە ئەمە ئامانج دانانی باوەڕە هەڵەکانە و ترسە لە کەوتن بۆ خۆت قەنەعەت بۆ خۆت دروست دەکەیتەوە ناتوانێ و ئامانجی ببینی یان ناتوانێ ئەو ئیشەی بکەیت یان ئەدی ئەگەر نەگەیشتن ئەدی ئەگەر ئەو هابوو قسەک هەیە قسەک ئەم قەنەعەت تەواو بۆ قسەی هەیە و تاقیشمان کردیتەوە لەسەر تەڵەبەی دیکەش دەڵێ مرۆڤ ئامێری سەلماندنی باوەڕەکانیت یعنی بینە پێشتای خۆ مرۆڤ وەکو ئامێرێک وایە ئامێر هەر قەنەعەتێک لۆ خۆ دروست بکەی قەلبیت و جسمیت و ئەو ئیشە لە بۆ دەکات یعنی بینە پێشتای خۆت ڕۆبۆتێک کار دوگمەیە دادەگری وەنیە فەرمانی بەو ڕۆبۆتەی بکە برێکاکە پەرداخە ئاوەکم دەبین تەسەوڕ دەکەی ئەو ڕۆبۆتە بێ کە بابت لە پێش دابنێ حتمەن نەخێت پەرداخە ئاوەکە لۆ دەینی ئەگە پەرداخە ئاوەکەی لۆ هینایی لۆت هەیە لۆمەی بکەی بری ئەتلۆ کە باب لۆم نینە نە لەبەرەوە دوگمەی پەرداخە ئاوەکەت داگرتێ دەی بەشەریش هەرە وهایە پێی برێ دەتانی ئەو ئیشەی بکەی تەواو وەکو ئامێرە وایە هەموو ئەندامەکانی جەستت ئیش دەکالەوەی ئەو ئیشە بکەیت ئەمە زۆر جار تەڵەبەی 6 دێتە کلمان دەرێما هەستا من دەخینم خۆماندی دەکەم بەس لە ئیمتحانی دەرەجەی نانی پێی دەرم باش ئەتوو کە دەچی ئیمتحانی بۆ قەنەعەتەوە دەچی کەوا دەرەجەی تەواو بینی دەرێ ناوە لە ماوەستا هەمووشم خوێندیە بەس تەئکیدم لە ئیمتحانە غەڵەت دەکەم دەرەم تەواو هەتوو دوگمەکەت داگرتیا دوگمەی ئەوە داگرتێکەوە دەرەجەی تەواو نایەنی بەخوای مادا ئەو دوگمەیەت داگرتێ هەموو ئەندامەکانی جەستت ئیش دەکات تاوەکو دەرەجەی تەواو نەینی یعنی تەماشاکە ئەگەر قەنەعەتێک لۆ خۆت دروست بکەیتەوە مثلا بتوانی دەرەجەی تەواو بینی هەموو ئەندامەکانی جەستت ئەو ئیشەی دەکات مثلا عەقڵ حەزی لێ بیر دەکاتەوە لەبەرەوەی ئەو قەنەعەتت دروست کردێ دەست دەجوولێ لاق بەرەو ئەو ئامانجەی دەڕواکە لە بۆ دانایە ئەو قەنەعەتێکە دروستت کردێ لە بۆ خۆت هەموو ئەندامەکانی جەستت لە بۆ ئەو شتەی دەچی بەس ئەتوو بۆ نمونە حەز لە خوێندن نییە ئەوانێکەوە منداری دەنێنە خوێندنێ بە سوغڕە دەیکاتن تەماشا دەکەی ئەو منداڵە کتابی دەکاتەوە خەوی دێ مێشک تاقەتی نییە فکر بکاتەوە و دەرسی وەربگری تەماشا دەکەی سبێناتا دەینێریە مەکتەبێ بە هەزار حاڵ و بە هەزار شەڕێتە لە خوێنە دەچێت لەبەرەوەی حەز لە خوێندن نییە ئەو قەنەعەتەی لۆ خۆی دروست کردێ خوێندن ناخۆشە تەواو تەسەوڕ دەکەی ئەو منداڵە بە خۆشەویستیەوە بچی بخوێنی نە لەبەرەوەی دوگمەی ئەوەی داگرێت کە خوێندن خۆش نیە تا هەموو ئەندامەکانی جەستەی ئیش لەسەر ئەوەی دەکات کە خوێندن خۆش نیەوە بەس ئەگەر ئەو منداڵە بە خۆشەویستیەوە بچی بە عشقەوە بچتە خوێندنێ هەموو ئەندامەکانی جەستی بەخوای سبێنان بخۆ لە خوێ هەردەسی بەخۆی کتابی دەکاتەوە ببێ پێبرێ بخینە تەڵەبێ 6 بە هەمان شێوە ئەو هایە هەموو شتێک لە ژیاندا ئامانجێکت هەبوو تەواو کە قەنەعەت لە خۆت دروست کرد ئەو ئامانجە بەدیگەێنم هەتا دەگەی ئەو ئامانجەی هەموو قەلبت ئیش لەسەرەوەی دەکات کە بتوانانی ئامانجەکەت بەدیگەێنی بەڵام ئەگەر شتێک گوتت ناتوانم بیکەم نازانم ئەو شتەی ئەنجام بدەم نایگەمێ دەکەوم فەشەل دەینم بەخوای ئەگەر تواناشت هەبی زۆر باشیش بی لەو ئیشەی 100% بتوانی بیکەی مادە ئەو دوگمەیە داگرتێ نایکەی پێت ناکەی بەرەوەی دوگمەکە ئەو هەر ڕۆشتیە ئیتر ئەگەر دەتوێت سەرکەوتوو بی و ئامانجەکەت بەجیبێنی و ئامانجیش باشە بۆ خۆت دابنێ قەنەعەتی باش لە خۆت دروست کرد ئەگەر قەنەعەتی باش لە بۆ خۆت دروست کرد ئەوە هەموو جەسەت ئیش دەکالەوەی ئەو ئامانجان بەجیبێنی باش ئەوە سوودەکانی ئامانج با بزانین تایبەتمەندیەکانی ئامانجی باش چییە یعنی چنەوە ئامانجێک لە بۆ ژیانی خۆت دابنەی باشە یەکەم ئامانجەکەت ئیجابی بی شتێکی باش بی یعنی شتێکی خراپ نەبی شتێکی باش بی سوودی هەبی لە بۆ خۆت و لە بۆ کۆمەڵ بێتش دووەم بە ئەندازە بی و دیاریکراو یعنی چ شتێک بزەبت دەتێت بیکەی باشە دەتێت ببێ دکتۆر دیاری کە دکتۆری چ دکتۆری ددانی دکتۆری طبعام هەر شتێک یعنی بە وردی دایبنێ باشە
دەتەوێت ببێ مامۆستای چ بابەتێکی لە چ مەکتەبێکی لە چ شوێنێکی بە وردی دیاری بکە هەر شتێکت دەوێت بە وردی بە تەواوەتی بە ئەندازە بتوانی بیکێوی ئەوە خاڵەشی دیکە خاڵەشی دیکە لەگەڵ هەستەوەرەکانت تێکەڵاو بی یعنی ئامانجێک بیکەوە بە خۆت حەزت لێبی لەگەڵ هەستەکانت بگونجێ نەک مەسەلەن هەندێک شتێک بە تەبیعەتی ئینسان حەزی لێنی ئەو شتەی مەکە مەیکە ئامانجش لە بۆ خۆت کە حەز لێی نابی خاڵەش دیکە لە بەرژەوەندی ئێمە و لە بەرژەوەندی ئەوانی تریش بی ئامانجێکی دامێنێتەوە بە خۆت لەسەر پشتی خەرچی بەسەر بکەوی بە ئامانجەکەت خزمەتی کەسانی دیکەش بکە ئامانجێک بیکەوە سوودبەخش بی خاڵەشی دیکە بە ئەندازەی پێویست گەورە و دوورە دەست بی ئامانجێکی بچکۆکە لەو خۆت دامێنێ لە ژیان گەیشتە ئامانجەکە تاو گەیشتنێ ئامانجێکی گەورە دابنێ ینی دائما ها پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ ئەگەر داوای بەهشتان کرد داوای چ بکەن داوای فردەوس بکەن گەورە شتی گەورە داوای شتی گەورە بکات چون لە دنیا حاڵەکە بگێ شتی گەورە خاڵەشی دیکە کە زۆر مهمە ئەو ئامانجەت جێگەی باوەڕ بێ ینی واقعی بی واقعی لەگە توانای خۆت بگونجێ و لە هەر شوێنێکیش بی دائما حاڵەکە گەشە بکەیت ئامانجێک دابنێکەوە مستحیل بی هەرچەندە هیچ شتێک مستحیل نییە بەس ئامانجێک دابنێکەوە دەزانی دەتوانی بگەی بەو شتە باشە قسەک هەیە دەڵێت طعام الكبار سم الصغار ینی خواردنی گەورەکان ژەهرە لە بۆ گچکەکان هەندێک شتەیە کە دەزانی بە حیاتی ناگیرێ لە بۆ خۆت نەکە ئامان خۆت پێوە بکوژی شتێک دابنێکەوە واقعی بی لە توانای تودا هەبی خاڵەشی دیکە ئامانجی گەورە و گچکە لە بۆ خۆت دابنێ ئامانجێکی گەورە دابنێ ئامانجی گچکەش کەوا بتگەینی بەو ئامانجێ باشە خاڵەشی دیکە تۆمارکراوە و نووسراو بێ هەر ئامانجێک هاتە سەوەڕقەی ئەوە جێبەجێ دەکرێت ناتە سەوەڕقەی لە مێشکی خۆت بوو ئەگەری هەیە و ئەگەری نیە یعنی ئینسان ها قەولێک هەیە دەرێ ئینسان لە نسیانەوە هاتووە لەبەرەوە ئەگەر بێت و ئامانجەکە لە مێشکت بێ ئەگەر هەیە لە بیری بکەی ئیشی لە بۆ نەکەی بەس ئەگەر نووسراو بی یعنی دائما دەڵێن ئامانجەکەت بنووسەوە لە غورفەی خۆت زۆر تەماشای چێن دەردەکەی بۆ نمونە لە پێش ئاوێنێ بدە وەبی هەموو ڕۆژێکە تەماشای ئاوێنێت کرد ئامانجەکەت خۆت بدەی زانگ گەیشتە چێن یعنی بینووسەوە باشە خاڵەکی دیکە هەموو ڕۆژێ فکرکەوە ئەو ئامانجێکەوە دادڕشتیە دادنایە بەچی گەیشتێ نێزیک بیەوە دووری عەرقەلەت هاتیتە پێش کۆستت هاتیتە پێش ئەمزانە گەیشتێ چێندە تاوەکو بەردەوام ئیشی لەسەر بکەوت و کاتێک دیاری بکە بۆ بەدیهێنانی ئامانجەکە وەختەشی سەقفەی زەمەنی لە بۆ دابنێ مەسەلەن ئەو ئامانجەم هەیە دەمەوێت لە 5 ساڵی داهاتوو ئەو ئامانجەی بەدی بێن ئەو ئامانجەم هەیە تا ساڵی داهاتوو دەبی گەیشتنە ئێرە لەو ئامانجەی باشە یعنی ئامانجەکەت هەیە لە بۆ 10 ساڵی داهاتوو هەتا ساڵی داهاتوو دەبی بگەیە چێندە وەختەشی لە بۆ دابنێ ئامانج دەبی وەخت و ئەندازەکەی پێوراوی دەبی دیار خاڵەشی دیکە بيدين عد التنازلي يعني رقمي بالعكس دابني باشا او زور نسحز طلبي دكين بونونا لو روجي كتيدا حتى روجي اخر روجي امتحان دتي بقيت كليتي بونونا دتي بقيت كلية طب وانيا لسوا رقتي لاخوان خواري بنسا طب عام لسر سروا سان روجي ما حتى اخر روجي امتحاني بنسا مثلا 5 مانگ باشە بنووسە مانجی یەکەم مانجی دووە مانجی سێ مانجی چارەم مانجی پێنجەم ڕۆژ بنووسە مثلا ساڵێک مایە 365 364 362 ئەوها ڕقم وەرە خوارێ هەر ڕۆژێک لە ژیانت ڕۆیش خەتەکی لێ بدە ئەوە هەنگاوەک نزیکتر بوومەوە لە ئامانجەکە ڕۆژێککە ڕۆیش خەتەشی لێ بدە هەنگاوەکی دیکە نزیکتر بوومەوە لە ئامانجەکە ئەگەر ئەوها ڕقمی عەکست دانا یعنی کو دەڵێ خوڵقت زیاتر دەبی لە بۆی بڕۆیت کە نێزیک دەبیەوە بەس ئەگەر بالعکس دانێ مەسەلەن دەڵێ 1 2 3 4 5 5 تابق ڕۆیشتیمە زۆرە مانجی دەبی بەس ئەگەر بالعکس بێەوە 5 4 3 2 1 تابقم مایە ڕاست
بخۆت یعنی زیاتر بەرەو پیلی داڕۆن ئەوە ژمارە عکس دابنێ لە بۆ ئامانجەکەت لەسەر وەرەقەتی ئامانجەکەت بنووسە و ژمارە عکسی لۆ دابنێ هەر ڕقەمە کەم بووە زیاتر هەنگاوە نێزیک دەبیەوە هەتا ئاخری دەگەی یەک دەکەی ئامانجەکەت ئینشاءالله کەواتە عەد التەنازولی زۆر گرنگە خاڵێکی دیکە کە زۆر زۆر مهمە کۆڵنەدان و بەردەوام بوون هەر ئامانجەکەتان ئەکید بە دەکەوی ئەکید بە کۆس بدێتە پێش ئەکید بە ناخۆشی دێتە پێش ئامانجی گەورە بەدانیشتن بەدی نایە باوەڕکە یعنی عەقڵی وا دێتە پێش لەوانەیە تووشی ناخۆشی زۆرت بکە بەس ئەگەر ئامانجت هەبوو وە کۆڵت نەدا بەردەوام بووی ئاخری هەردەگەی لەبەرەوە هەر شتێک تاتە پێش کۆڵ مەدە don't give up لا تستسلم مەبە لەو جیهانەدا تەنها یەک شت مەحاڵبی ئەویش چییە خودی مەحاڵ لەبەرەوە هەمیشە هانی خۆت بدە هەمیشە بڵێ خۆمم خۆش دەوێت سەرکەوتوومە من خۆشەویستم دەتوانم بگەم بۆ ئامانجە هەم ڕۆژی هانی خۆت بدە دکتۆر مەحموود مەعەزەمی قسەی لێ دەڵێن تەسبیحێکی لە دەست بگرە ڕۆژانە 100 جار برێ من خۆمم خۆش دەوێت من خۆمم خۆش دەوێت من سەر دەکەم من سەر دەکەم من سەر نەکەم ئەو قسە ئیجابیانە ئەو ئازانە کە دەیە مێشکێت زۆر زۆر کاریگەری ئەوان تەسبیحاتیشی پێ بکە سوبحان الله وەستەغفر الله بکە بەس ئەوەش برێوە باشە یعنی خودی خۆت هان بدە باشترین هاندەر لە بۆ خۆت چییە خودی خۆتی هەر مرۆڤێک لەو جیهانەدا یەک دەرفەتی هەیە یەک ژیانی هەیە و یەک عومری هەیە یەک وزە و یەک بیرکردنەوەی هەیە هەموو ئەو شتانە هەڵبگرە لە بۆ ئامانجەکەت فکر لە یەک شت بکەوە تەرکیزت لەسەر یەک شتی لە ئامانجەکەت ئینشەڵا پێی دەگەی هەموو ئەو شتانی کە باسیشمان کرد هەموو ئامانجەکان گەورە و گچکەکان دەچیتەوە سەر یەک ئامانجی سەرەکی سەر یەک ڕوئیە و یەک دیتێ ئەویش ڕازیکردنی خوای گەورەیە و بەدەستێنانی باشتەکەیتی ئینشاءالله هەمومان ئامانجەکانمان بەرەو باشتی خوای پەروەردگارە بۆ هیوایکەوە سوودێکمان گەیاند بێ وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام